نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەیفەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر لادانێک لە ڕێبازی مبارەکی رسول الله صلی الله عليه وسلم کە ڕێبازی خوای پەروەردگارە، هەر لادانێک لەو ڕێبازە لە دنیاە بەڕاستی خۆشەویستەکانم نەگبەتی بۆ خاوەنەکانیان ئەهێنێ و قوڕیشەکەن بەسەر شوێن کەوتوەکانیانە، و لە قیامەتی شاڕوڕەشی بەری ئەو کەسانە ئەکەوێ کە ئەو ڕێبازانەیان دامەزراندووە، و ئەوانەشی کە شوێنی ئەو ڕێبازانە ئەکەون بەڕاستی لەگەڵ ئەوانە فڕە ئەدرێنە ناو ئاگری جەهەنەمەوە. خوا پەناماندا. لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، ماوەی جارێک بینە خۆمان نەبزانم ئێمە شوێنی کێ کەوتوین، شوێنی خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، یا شوێنی کەسانێک کە بیرروباوەڕیان کە ئەخلاق و ڕەوشتیان پێچەوانەی بەرنامەی خوا و پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم. بەڕێزان، عەبدوڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێت، و هەروەها خوایش لە باوکیشی ڕازی بێت کە عومەری کوڕی خەتابە، ئەفەرمێ کابرایەک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وتی ئەی پێغەمبەری خوا، کێ خۆشەویستترین کەسە لە لای خوای پەروەردگار، و چی کارێکیش لای خوا خۆشەویستترین کارە و کردەوەکانە؟ رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی خۆشەویستترین کەس لە لای خوا ئەو کەسانن کە سوودیان زۆرترە بۆ خەڵکی. زۆر گرنگە بەڕێزان، چەندێ سوودت زیاتر بێ بۆ خەڵکی، قازانجت زیاتر بێ بۆ خەڵکی، خێری زیاترت بێ بۆ خەڵکی، خۆشەویستترین کەسە بی لە لای خوای پەروەردگار. و چی کارێکیش لای خوا زۆر زۆر خۆشەویستە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم، فەرمووی دڵخۆشکردنی برایەکی مسلمانت، لادانی ناڕەحەتی و تەنگانە و بارگرانیەک لەسەر برای مسلمانت، دابردنی هەرزوقۆڵێک لەسەر برای مسلمانت، یان برسیەتیەک لابەی لەسەر برای مسلمانت. ئەزانی کەسێکی مسلمان برسیەتی ماڵ و مناڵەکەی برسیەتی تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار تێریان بکەی، ئەوە لە چاکترین کردەوەکانن کە خوا زۆر زۆری پێخۆشە. جا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وەکو دەرسێکی عەمەلی بە من و تۆی مسلمان، ئێمە وا ئەزانین دائیمەن عیبادەتەکان، نوێشکردن، ئەمانە لە هەموو کردارێک لای خوا خۆشەویستترن. ئەماشا کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە هەمان حەدیث ئەفەرمێ ئەگەر لەگەڵ برایەکی مسلمانما بۆ پێویستیەک دەربچم، یعنی کەسێک هات احتیاجێکی بە تۆ بوو، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر لەگەڵ ئەو کەسا دەربچم لەلام خۆشەویستترە لەوەی کە یەک مانگ لەم مزگەوتە من ئیعتیکاف کەم، دەرنەچم هەر خەریکی نوێژ و عیبادەت و زکر و قورئان خوێندن بم. ئەو مزگەوتەی پێغەمبەریش مزگەوتی مەدینەیە کە یەک ڕکات نوێژ بە هەزار نوێژ بۆ تەژمێرێ، و مزگەوتی پێغەمبەر معلومە فەزڵی، معلومە گەورەی، بەڵام پێغەمبەر فەرمێ لەگەڵ برایەکی مسلمانە دەرچم بۆ پێویستیەکی ئەو برایە، ئەو خوشکە، بۆ پێویستیەکی دەرچم احتیاجیە کە بەبێ من ناکرێ، لەلام خۆشەویستترە لەوەی یەک مانگ لەم مزگەوتە
من خەریکی عیبادەت و تاق دەرنەچم. اعتکاف ئەوەیە کە دەرنەچی لە مزگەوت، هەر خەریکی نوێژ و تاعەت و عیبادەت. ئەمجا فەرمووی و هەر کەسێ ئەگەر تووڕەیی خۆی لە خەڵکی بگرێتەوە، هەمومان تووڕە ئەبین، بەڵام ئەو کەسەی کە تووڕەیەکەی خۆی ئەگرێتەوە لە خەڵکی، خوای تەعالا ستری عەورەتیەکە، نوقسانی و کەم و کورتیەکانی دا ئەپۆشێ. یعنی هەمومان نوقسانیمان هەیە، بەڵام ئەگەر بێت و ئێمە هەوڵ بدەین تووڕەیی خۆمان دەرنەبڕین، بەڕاستی خوای تەعالایش عەورەتمان دا ئەپۆشێ، نوقسانیەکان و کەم و کورتیەکانمان دا ئەپۆشێ، نایە لێ خەڵک پێی بزانێ. و هەر کەسێ ئەگەر لە حاڵەتێکا لە بابەتێکا تووڕە ببێ، قینێک لە ناو دڵیا دروست ببێ کە لە هەمووانە دروست ئەبێ، ئەیشتوانێت جێبەجێی بکە، ئەیشتوانێت جێبەجێی بکە، بەس لەبەر خاتری خوا، لەبەر خاتری خوا ئەیگرێتەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای تەعالا پڕ ناو دڵت لە هیوا و لە ئومێد ئەکا لە ڕۆژی قیامەتە. هەر کەسێک لەگەڵ برایەکی مسلمانیا بۆ پێویستیەک دەربچێ حتا خوا بۆی ئاسانەکە و پێویستیەکەی جێبەجێ، خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە پێی جێگیر ئەکا، لە ڕۆژێکا کە باوەڕ ئەکەی پێغەمبەران ئەترسن، پیاوچاکان ئەترسن، شەهیدان ئەترسن، هەمووی لە خۆی ئەترسێ. تەنانەت کاتێ خەڵکی ئەڕۆن بۆ لای ئادەم عەلەیهی السەلام، ئەچن بۆ لای نوح عەلەیهی السەلام کە 950 ساڵ لە پێناو خوایە بانگەوازی کردووە، ئەچن بۆ لای باوکە ئیبراهیم ئەو پێغەمبەرە مەزنە کە خەلیلی خوایە، ئەچن بۆ لای موسا، ئەچن بۆ لای عیسا ڕوح الله، کاتی ئەچن بۆ لایەن داوایان لێ بکەن کە شەفاعەتکەن لای خوای تەعالا، هەموویان ئەترسن، لە کاتی ترسان ئەڵێن نەفسی 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 نەفسی، خودی خۆم خودی خۆم. ئەمڕۆ لە خودی خۆم زیاتر لە هۆری هیچیان نین. دەی لەو حاڵەتانە ئەو کەسانەی کە ئیشی خەڵکیان جێبەجێ کردووە، پێویستیەکی خەڵکیان جێبەجێ کردووە، لەو حاڵەتانە خوا جێگیریانەکە، خوا سابەتیانەکە، بە کەمی مەزانە. ڕەوشجوانی خۆشەویستەکانم سیفەتی پێغەمبەرەکانە، سیفەتی ساڵحین و پیاوچاکانە. بە ڕەوش جوانی لەو پایەت بەرزە بێ، مەقامت گەورە ئەبێ لە لای خوای پەروەردگار. خوای تەعالا یەکێ لەو شتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوا زۆر بە زەقی باسێکا و تا ئێمە دەرسی لێ وەربگرین، بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم، بەڕاستی ئەی محەممەد تۆ خاوەن ڕەوشتێکی زۆر گەورە و مەزنی، تۆ خاوەن ڕەوشتێکی زۆر بەرزی، ڕەوشت بەرزی زۆر زۆر گرنگە بەڕێزان. هەر لەبەر ئەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ من نێراوم تاوەکو ئەخلاق و ڕەوشت لە ناو خەڵکا کامل بکەم. پێغەمبەران ئیشیان ئەوە بووە ڕەوشت و ئەخلاق لە ناو خەڵکا جوان کەن و کاملی کەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ منیش ئیشم ئەوە بووە کاملم کردووە، دیارە خشتێکی نوقسان بووە، وەکو چۆن خانوویەک بکەی تەنیایی خشتێکی ماوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من ئەو خشتم هاتوومە تەواوم کردووە. هەموو پێغەمبەران ئەخلاقیان تەواو، ئیشیان ئەخلاق جوانی بووە، بڵاوکردنەوەی ئەخلاق جوانی بووە لە نێوان خەڵکیە. بۆیە بەڕێزان ئەبێ ئەمە ئاگامان لێی بێ، ئەخلاق زۆر مەزنە، بەڵام ئەبێ بزانین پێناسەی ئەخلاق چییە. یعنی خەڵک لەوانەیە لە ئەخلاق من زۆر جار باسم کردووە وا تێئەگا کە ئەخلاق شتێکی دیاری کراوە کە لە مێشکی زۆر بمانەیە، ئەگەر ئەو شتە لە یەکێکا بێ پێڵن بێ ئەخلاقە، بەخوا کەسێکی بێ ئەخلاقە، ئەگەر تایە نەبێ ئیتر لای خەڵق ئەمە ئەخلاق جوانە. بزانم پێ عولەمایان ئاوا پێناسی ئەخلاقیان کردووە، زانایان ئەفەرمن ئەخلاق جوانی چییە؟ سەیرکەن بەڕێزان. ئەخلاق جوانی ئەفەرمن طەلاقەت الوەجه، ڕووخۆشی، ڕووگەشی لەگەڵ خەڵکە، بەذل المەعروف، بەخشینی چاکە، ئیتر بە پارە بێ یان هەر چاکەیەکی تر بێ بیبەخشی لە پێناو خوایە. کەف الئەذا عن الناس، ئازاری خۆت لە خەڵکی دوور خەیتەوە، نێلی ئازارت، هەمومان ئازارمانێ، هەمومان بەش بە حاڵی خۆمان بڕێ زەرەرمانەیە بۆ خەڵکی، زەرەرمان نێلی زەرەرەکەت بگاتە خەڵک، ئەوە ئەخلاق جوانیە. گفتاری شیرین، الکەلام الحەسەن، قسەی شیرین، ئەمە ئەخلاق جوانیە.
مدارات الغضب خۆگرتنەوە لە تووڕەیی ئەوە ئەخلاق جوانیە. احتمال الأذى تحملکردنی ئازاری خەڵکی بە زمان و بەدەست ئازار دەدەن لەبەر خاتری خوا تحملی بکە. ئەمە ئەخلاق جوانی. ئەوەی کە لە مێشکی توایە هەرتیایە بوو هەرتیایە نەبوو. ئەمە ئەخلاق. ئەمە پێناسی ئەخلاقە لە لای عولەمای ئیسلام. ئەمە ئەخلاقە. ئەخلاق ئەوەیە کە تۆ ڕوود خۆش بێ، چاکە بکەی، ئازاری خۆت لە خەڵکی لا بدەی، گفتارت شیرین بێ، تووڕەیی خۆت بگریتەوە، تحملی ئازاری خەڵکی بکەی بە کوردیەکەی و بە کورتیەکەی، بە شێوەیەک لەگەڵ خەڵکە هەڵسوکەوت بکەی کە حەز ئەەکەی ئەوان ئاوا هەڵسوکەوتت بەرامبەر بکەن. تۆ خۆت پێت خۆشە ئەو خەڵکە چی بکا بەرامبەرت؟ ئیسە من حەزەکەم ئێوە چۆن بن بەرامبەرم، دەیبا منیش ئاوا بم بەرامبەر بە ئێوە. ئەوە ئەخلاق جوانیە. ئەوە کورتی و پوختی ئەخلاق جوانیە. زۆر گرنگە بەڕێزان. ئەخلاق جوانی زۆر گرنگە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تەواوترین مسلمانان کێن؟ ئەوانن کە ئەخلاقیان جوانە، ئەخلاقیان تەواوە، و لە هەموویشیان مهمتر پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەیە لەگەڵ ماڵ و مناڵتە ئەخلاقت جوان بێ، لەگەڵ مناڵتە، لەگەڵ ژنەکەتە بە دەرەجە یەک، لەگەڵ مێردەکەتە بە دەرەجە یەک، ئەمجا لەگەڵ مناڵەکانی خۆتە. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من لە هەمووتان چاکترم، باشترم بەرامبەر بە ماڵ و مناڵەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر چاک بۆ بەرامبەر ماڵ و مناڵی. لای ئێمە نوێژکردن بە تایبەت شەو نوێژی زۆر گرنگە، خۆ الحەق زۆر گرنگە، و ڕۆژوگرتن زۆر گرنگە. کەسێک ئەگەر شەو و ڕۆژەکەی بە ڕۆژوو بێ، شەوەکەیشی شەو نوێژی کە تا بەیانی، ئیتر هەموو ژیانی بەم شێوە بێ هەتا ئەمرێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانەی ئەخلاقیان جوانە ئەگەنە پلەی ئەو کەسانەیە کە هەموو ژیانیان شەوان شەو نوێژیەکەن بە ڕۆژان بە ڕۆژوو، بە ئەخلاق جوانی ئەگەی بە ئەوانە. لەبەرەوە ئاگامان لە خۆمان بێ خۆشەویستەکانم. لە ڕۆژی قیامەتە حەزەکەن بزانن لە تای ترازووی کردەوەکان تا چی کردەوەیەک زۆر گەورەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ قورسترین کار و کردەوە لە تای ترازووی چاکەکان تا ئەخلاق جوانیە. بە ئەخلاق جوانی ئینسان تای ترازووی چاکەکانی قورس ئەبێ. ئەمجا فەرمێ خوای تعالی خۆشی بەو کەسانە نایە کە دەمیان شڕە، دەمیان پیسە، ئەخلاقیان ناشرینە. نزیکترین کەس لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەوانن کە نزیکترین و خۆشەویستترین کەس لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانن کە ئەخلاقیان جوانە. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتن ناوە جوانەکانی خۆی ڕۆژمان جوان کە ڕەحمان پێ بکە، بەزەیی پێمانە بێتەوە. یا ڕەبی خوایە لەوانە بین کە شوێنکەوتوی ڕاستەقینەی پێغەمبەرەکەت ئەبن صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، بە تایبەتی مامۆستا عەباسی خۆشەویست، برای حاجی عوسمان. یا ڕەبی خوایە بۆ خاتن ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتی ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردووین و تەکلیفیان کردو دوعا بکەین، نەخۆشیان هەیە، یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی، شیفای نەخۆشەکانیان بدەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە هەموو مسلمانان بکەی. یا ڕەبی خوایە بەزەیت بە حەڵمانە بێتەوە، ماڵ و مناڵمان ساڵح بکەی، ڕەحم بە دایک و باوکمان بکەی، ڕەحم بە برا و خوشکانمان بکەی، کوردستان لە بەڵاو مصیبەت و دووبەرەکی بپارێزی. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. براياني خوشويستم، برا عزيز كانم، رسول الله صلى الله عليه وسلم لحديثك أفرمي أنا زعيم ببيت في ربض الجنة لمن ترك المراء وإن كان محقا. أفرمي من ضمانتي مالك كم، خسرك كم، ضمانتي مالك كم لخواروي بهشتا بو أو كسانيك لكاتي دمقالو لكاتي مجادلة كردنا خوانا باريزا حتى قال لسر حقيش بن مجادلة أويا كاتي تقسأ كي لقليك يكا دمقالتان أبي تو حزكي سركي وتسر أوا بحقنا حق، أيش حزكا سركي وتسر أوا بحقنا حق. لو كاتبتو مجادلة مكة بابري أو مجدي في غمر بكوي كفي غمر ضمانتي بهشتت بو أكا. أم جاء فرمي من ضمانتي ماريك كم لنا وراسي بها. طبعا بهش درجات أخوش يسكن 100 درجة. ناو راسكي بوكيه أفرمي
وبيت في وسط الجنة لمن ترك الكذب بأو كساني كواز للدرو دينن رزان زور گرنگه إنسان دروزن نبي وإن كان مازحا أجر شي بقالطة شوه يموازن قالطة لقالطيات دروبكي اعتيادية بلا اعتيادينية وبيت في أعلى الجنة ومالكش لا برزايا كاني بهشتا يعني يتر خوشترين شو كاني بهشت بوكي لمن حسن خلقه بو أوانا كأخلاق جوانا أو صفاتاني كباسم بوتان كر فهول دين لقل أخلاق جوانا كان بين تماحي زور من هبه